دا بەردەم پەڕێبەراتی پەروەردەی کەرکووکم لێرە ژمارەیەک لە خوێندکارانی قۆناغی سەی ئامادەیی قۆناغی سەی ناوەندی هاتنەتە بەردەم پەڕێبەراتی پەروەردەی کەرکووک داوا دەکەن کە خولی سێمیان بۆ بێتەوە دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا حکوومەتی عێراق بڕایدا خولی سێم ئەنجامدا بۆ خوێندکاران بەڵام شەوی هەینی شەوێک بەر لە ئەنجامدانی تاقیکردنەوەکان حکوومەتی عێراق ئەو بڕیاری هەڵوەشاندۆتەوە. ئێستا ئەمە بۆ دووەمین جارە لەسەر یەک خوێندکارانی قۆناغی سەی ئامادەیی قۆناغی سەی ناوەندی هاتنەتە بەردەم پەڕێبەراتی پەروەردەی کەرکووک وەکی لە دیمەنەکان دیارە داوا دەکەن کە خولی سێمیان بۆ بێتەوە. من ئێستا ئەمە یەکێک لەو خوێندکارانە وەرگرم ئەم کاتە باش وەکو خوێندکارێک ئەگەر قسەما بۆکەن داواکاریتان چێ بۆچی هاتوونەتە بەردەم پەڕێبەراتی پەروەردەی کەرکووک داواکەن خولی سێمتان بۆ بێت؟ والله سڵاتان لێبێ بەخێر بێن داواکاری ئێمە ئەوەیە دەور سێمان بۆ بکەن و خولی سێم ئەنجام بدەین هەرەوەوانەوە هیچ ترمان نایە بەس دەور سێمان بکەن. چەند جارێکە داواکەن خولی سێمتان بۆ بکرێتەوە ئەمە دووەم جار هاتوونەتە بەردەم پەڕێبەراتی پەروەردەی کەرکووک. ئەمە زام لە جاری ڕابردووە پەروەردەی کەرکووک چ بەڵێنێکی بەوەدا؟ پەروەردەی کەرکووک گوتیان ڕۆژی چێشەمە کۆبوونەوە دەکەین یعنی ئەمڕۆ سەعات 11:50 دقیقە ئینشەڵڵا کۆبوونەوەکەین و بەشکم دەور سێمان بۆ بکەنەوە بەس ئەوە نەیوت. بەڵێ پەیامی ئێمە ئەوەیە کە حکوومەتی مەرکەزی بە دوای داواکاریەکەیان بێ و پشتگیری داواکاریەکانەکەین بڕیار بوو کە خولی سێم بکرێتەوە بەڵام پێش 2 ڕۆژ بڕیارەکە هەڵوەشایەوە قوتابی پارەی داوە قوتابی فۆرمی پڕکردۆتەوە هیچ معقول نییە ئێستا بڕیارێک بێت و ئەم بڕیارەی هەڵوەشاندۆتەوە بۆ ئێمە پشتگیری داواکاریەکانیانەکەین بە هەموو شێوەیەک بە هەموو هەڵوێستێکی ڕێکخراوەیی ئێمە پشتگیریانەکەین داواکەین حکوومەتی مەرکەزی بە زووترین کات بێتە سەرخەت و حکوومەتی هەرێمیش کە دەمانە سەر بە دراسی کوردین ئەوانیش هەوڵی خۆیان بدەن لەگەڵ حکوومەتی مەرکەزی بۆ داخوازیەکانیان جێبەجێ بکرێت. بەڵێ وەکو مامۆسایەک منم ڕۆ هاتوومە وەکو پاپشتی ئەم قوتابیان هاتوومەتە دەنگی ئەم قوتابیانەوە بەڕاستی منە وا ئەزانم ئەمانە غەدریان لێکراوە چونکە پار نیوەی ساڵ هەژمار کرا بۆیان بەڵام لەگەڵ دەنمرەشە لەگەڵیا بوو بەڵام ئیمساڵ قوتابخانەش نەبووە و پاشانش هەستان ئەو دەنمرێشیان بڕی دواتریش هەستان وعدی ئەوەیان دا پێیان ومێدیان دا پێیان کەوا دەوری سێم بکرێتەوە خولی سێم بۆ تاقیکردنەوەکان بکرێتەوە بەڵام کە زۆر پێمان سیر بوو کە لە کاتێکە ڕۆژێک ماوە بۆ تاقیکردنەوەکان ئەو بریارە هەڵیان وەشاندەوە باشە بێ ئومێدیان کرد ئێستا کەم جۆم لێ بووە لە لای مەخموور ئەو ناوە قوتابیەک لەبەر ئەوە کە داخلی ئیمتیحانی دەوری سێم نەبووە خۆی کوشتووە یعنی بەڕاستی ئەمانە زۆر بێ ئومێد بوون هەر کەسێ لەم زروفە نانەبارە کە کاتێکە کە تو ئەزانین ئەم لە خۆشیە کە هاتووەتە کایەوە ئەم خەڵک قوتابخانە نییە بە هیچ ڕاکێکی زۆری کەوتوەتە ناو قوتابخانەکانەوە سەرڕای ئەوەش تۆ دێی سزایانە دەی بەجیاتی ئەوە لە هەموو جیهانە ئێستاکە بە بۆنەی ئەم نەخۆشیەوە قوتابخانەکان داخراوە بەڕاستی مسیە نازانم قەیناکە شەشت کردووە 6 نمرەیەکی باشیان هێناوە هەر هەمویان باشە بۆ غەدر لە پۆلیسیەکەی بێ شێوەیەک دواتر لە قاعەی ئیمتیحانی داناوە لە قاعەی ئیمتیحانیەکان قوتابیان مشرفێکی وایان داناوە بۆیان بێ شێوەیەک ڕوونکردنەوەیەکە نەخوێندنەوەی ئەو پرسیارانە هەیە یعنی خۆ نهاتووە ئەمە تۆ ئینتیقامی لەکەی کە سای ئەدەی نازانم ئەمە وەکو خوێندکارێک قسە بۆ پێزان پێیان تاکێکە پێمان ئەوەیە دەور سێم بگەڕێتەوە چونکە ئێمە قەدرمان لێکراوە چونکی سپێن زەرمان داوە نابێ ڕۆژە پێشەوە بیکشێنەوە پێمانە دەور سێم بێنێتەوە ئێمە 25 ڕۆژ ڕێک وافێنی ڕۆژی جمعە بڕیارەکەیان کشاندۆتەوە ناحەقەیەک زۆرمان لێکەن هەموو ساڵی دەوری سێم هەبوو ئەم ساڵ بۆ ئێمە نەماوە یعنی وعدیان پێمادە دەور سێمما بۆ بکەن ئێستا وعدەکەیان کشاندۆتەوە ئێمە گشتمان بێ ئومێد بووینە بۆیە هاتوونە لێرە دەوای مافی خۆمان بکەین. ئەمە باسیەوەکەم کە ئەم خوێندکارانە کە هاتوونەتە ئێرە باسی ئەوەکەن داوا ئەوەکە کە ئەم ساڵەکە خولی سێمیان بۆ بێتەوە وەکو لە ڕابردووە باسم کرد ئەمە دووەم جارە ئەو خوێندکارانە هاتوونەتە بەردەم پەروەردەی کەرکووک داواکەنکەوە ئەو داواکاریەکانیان جێبەجێ بکرێن من ئێستا ئەمە یەکێک لە ڕێکخەرانیان خۆپیشاندانە وەرگرم مامۆستام کاتە باش وەکو ڕێکخەرێکی ئەم چالاکیە
ئەمە باسی ئەوە بۆکی کە ئێوە داواکاریتان چی ئەمڕۆ هاتنەتە بەرنە بەڕێوەبەرەتی پەروەردەکار ئێمە داواکاریەکانمانەوەیە کە ئەمانە ئاواتەکانیان بێتە دی ئەمانە بەڵێنیان پێدراوە هەموو ئیجرعاتێک کراوە هەموو شتێک تەواو بووە لە ڕووی قانونیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی کات و شوێنەوە بەڵام بەداخەوە ئەم حکوومەتە لە پڕ یانی ئێستا وەزارەتی پەروەردە مەشهور بووە بۆی کە هەر جاری بڕیارێ دەرەکا هەر ڕۆژی بڕیارێ دەرەکا کەس نازانێت کەس لەم وەزارەتە تێناگا کەس لەم وەزیرە تێناگا یعنی عیبەیەکی گەورەیە بەڕاستی تۆ هەموو ئیجرعاتێ بکەی دوای ئەوە بێی بڵێ لە شەوی جمعەیە بڵێ ئیمتحان نییە ئەکرا پێشتر پێیان بوترایە پێش مانگێ پێش دوو مانگ بوترای کاکە بە هیچ شێوەیە تاقیکردنەوە نییە چەندین خەڵکمان لایە مامۆسای گرتووە چەندین خەڵکمان لایە لە شاری ترەوە لە شوێنی ترەوە هاتووە ماندوو بووە خۆی بۆ تاقیکردنەوە حازر کردووە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە کە ئەمانەیان بێهیوا کرد لەناو ئەمانەیە هەیە طموحی هەیە ئاواتی هەیە ئامانجی هەیە ئێمە چەندین مامۆسای زانکۆمانەیە چەندین خەڵکی بەتوانامانەیە خزمەتی ئەم وڵاتاکە بە خولی سێم و بە ئیمتحانی خارجی پێگەیشتووە بۆتە دکتۆرە خولی سێم دیاری هەڵەشان هەڵەشاوە واتە خولی سێم هەیە بۆ خوێندکاران ئەمە لەبارەی نووسا ئەو نووسراوانەی کە دەرەچن بەڕاستی فەرمی نین ینی نازانین ڕاستن ڕاستین ینی فەیکن ئەوەی کە گرنگە لێرە مدیرعام بە ئێمە دوتی ڕۆژی سێشەمە واتە ئەمڕۆ وەزیری پەروەردە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەشدارە بێ و بڕیارە درێ لەسەر ئەم مۆزووە ئێمە هیوادارین کە ئەمانە بێهیوانەکەن کە ئاواتەکانیان کە ئامانجەکانیان و بڕیار بدەن لە بەرژەوەندی ئەمان و خولی سێم بکەنەوە ئەمەی لە دیمەنەکان دیارە ئەگەر هەکارم وێنەکان بگوازێتەوە هێزێکی ئەمنیش بۆ مەبەستی پاراستی خۆشادەران لەم شوێنەدا هاتوونەتەوە گیان ئەڵێ چی؟ مەبەستی ئۆپگارە ئەناویانە گازی فرمەسکڕەشە مەبەستی ئەوە کە هاتوونە لە دژیان بەکار بێنرێ بەڵام تاوەکو ئێستا دیار نییە ئێستا ئەمنیەکان هاتوونەتە ئێرە ئەم کاتت باش داواکەی ئەڵێ بەڵێ بۆ پلیسێم ئەمە پەیامی تۆ وەرگرم لەبارەی ئەم خۆپشاندانەوە کارمان بەخێراتنی کەناڵەکەتان دەکەن ئێمە وەک خوێندکارانی پۆلیسەی ناوەندی هەستین بە خۆپشاندانێک دژی بڕیارەکەی وەزارەتی تەربیە گوایە کە لە ڕێکەوتی 27 مانگ ئێمە ئیمتحانەکانمان بکەین بەڵام لە 26 مانگ ئەخلاق کرایەوە ئێمە داوا دەکەین مافی خۆمان پێ بدەن ئێمە کە سەرەتایان بڕیارەکەتان نەدایە یان کە داتا بتان بدایە سەر ئێمە داواکارین لێ بە بڕیارەکەی خواندا بستن یان گشتی ناجی حەکرێ یان دەرز و دوو دەرزەکان یان ئەودا خودی سێما بۆ کرێن لە ئەنحانەکانە ئەڵەن یارمەتی تەلەبادێک کە چێک ئەسیلە ناخوێندرێتەوە هیچ ئەسیلێک ناخوێندرێتە ناتوان یەک پرسیارێکی بۆ دروونکەنەوە لە قاعەکانە تەنێک هاتووەوەی بڕۆپێک کەسە شتێکی بیر ناڕێ ئەسڵ ناتوانین شتەکانیش بنووسی ئەمە باسیەوە کە خوێندکارانی ئێوارانیش بەر لەم ڕاستەخۆیە قسان لەگەڵم کرد باسییان لەوە کرد کە ئەوان پێیان وترا ئەگەر ئەم ساڵەکە پلیسێمیا بۆ نێ دەرەکرێن تا چەند ئەم بابەتە ڕاستە لەگەڵ ئێوە قسەیان کردووە خوێندکارانی ئێواران بەڵێ لە زۆر مەکتەبەکان ئەو بڕیارە جێبەجێ کراوە کە خوێندکارانێک کە ئەم ساڵ دووەم ساڵانە گەمەندان هەماڵەوە ئێمە داوایان دەکەن کە قوتابیەک ئەم ساڵ یەکەم ساڵی بێ لە ئێوارە بۆچی لە دووەم ساڵە دەربکرێ هەموو ساڵێ سێ ساڵ بۆچی لە دوو ساڵان دەربکرێ ئێمە داوایان لێ دەکەین کە خولی سێیان بۆ ڕاستمەکانی دەوری دووەم جێبەجێ بکرێت و ئەوانەی کە لە دەوری یەکەمی ڕاستەوە بتوانن ئەم ساڵ بەردەوام بە خوێندنی بۆرینەوە بدەن وەکو لە دیمەنەکان دیارە کە ئێستا بەشێک لە خوێندکارانی خۆناغی ناوەندی هاتوونەتە ئێرە خۆناغی سەی ناوەندی داواکەن کە خولی سێمیان بۆ بێتەوە لە ماوەی ڕابردووە حکوومەتی عێراق ساڵانە خولی سێمی بۆ خۆناغی سەی ناوەندی و شەشی ئامادەی هەبووە بەڵام ئەم ساڵ لە بڕیارێکی چاوەڕوان نەکراودا حکوومەتی عێراق لە شەوێک بەر لە ئەنجامدانی تاقیکردنەوەکان خولی سێمی هەڵوەشاندوێتەوە
هەرچەندە من لە ئێستا لەگەڵێک لە ڕێکخراوی خۆپیشاندانەکەی باسیەوە کرد کە نووسراوێکەیە کە خولی سێم هاتۆتەوە بۆ خوێندکاران بەڵام بۆ ئەو باسی کرد کە ئەو نووسراوە تا ئێستا دڵنیاییە بە خوێندکاران نەداوە بۆیە داواکرد کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت و ئەم خۆپیشاندانە زیاتر لە کاتژمێرێکە لە بەردەم بەڕێوەبەری پەروەردەی کەسیش بەردەوامی هەیە داواکەن کەوا داواکاریەکانیان جێبەجێ بکرێت.